لە یاریەکانی ڕۆژی پێنجەمی خولی بژاردەی بالەی عێراق لە هەوڵی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین لە هەولێر سێ یاری بەڕێوە چوو. لە یاری یەکەم دوای ڕکابەرێکی بەهێز یانی غازی جنوب توانی سەرکەوتن بەسەر جەیش تۆمار بکە بە ئەنجامی 3 گێم بەرامبەر بە 2 گێم. یانی غازی جنوب 2 خاڵی بەدەست هێنا و جەیشیش تاکە خاڵێک. لە یاری دووەم یانی هەولێر ڕوبەڕووی بەحری بوویەوە، هەمان سیناریۆ دووبارە بوویەوە لە دوای یاریەکی دوور و درێژ و پڕ ڕکابەری هەولێر بە ئەنجامی 3 گێم بەرامبەر بە 2 گێم براوە بوو. هەولێر 2 خاڵی بەدەست هێنا و بەحریش تاکە خاڵێک. لە یاری سێمیش یانەی دەغارە ئەنجامێکی چاوەڕوان نەکراوی تۆمار کردو بە 3 گێمی بێبەرامبەر لە شوڕتەی پاڵەوانی وەرزی ڕابردووی بردەوە. بەم جۆرە یانەکانی غازی جنوب و پێشمەرگەی سلێمانی بە کۆکردنەوەی 11 خاڵ سەرکەوتنیان بۆ چوارگۆشەی زێرین مسۆگەر کردو. بەحریش بە 10 خاڵ لە خانەی سێمەوە، هەولێر بە 5 خاڵ لە پلەی چوارەمەوە، جەیشیش بە 4 خاڵ لە خانەی پێنجەمە و دەغارەش بە 3 خاڵ لە خانەی شەشەم و شوڕتەش بە تاکە خاڵێک لە کۆتایی ڕیزبەندیە.